نامینی لێرە کە تووشی گیرخواتن بێ قناعەتم پێ بکە پارم بەبیرم دێ نزیکەی 100 سەر ئاژەڵیان لە شاخە ڕزگارکردن یعنی هەموو بە حەبل و بۆ ئەوانە کارمەندی بەرگری شارستانی چوو بەداخەوە لە سەرەتای ساڵەوە تاوکو ئەمڕۆ 11 هاوڵاتی لە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە خۆ دەگرێت لە ڕووبارەکان دووچاری خنکان هاتوون و زۆرترین لەو خنکاوانە گەشتیار بووینە کە سەردانی ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆرانیان کردو بە ڕووداوە جۆرا و جۆرەکان دووچاری خنکان هاتوون ئێمە لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران چەند ڕێنمایەکمان هەیە کە لە بۆ هاوڵاتیان بە تایبەتی لە بۆ گەشتیارانی ئازیز کە شارەزاییان لە ناوچەکەنیە دەخینە ڕوو داوا لە گەشتیارە بەڕێزەکان دەکەین داوا لە هاوڵاتیانی ناوچەکەش دەکەین کە پابەندی ڕێنمایەکانی بەرگری شارستانی بن بە جۆرێک کە ئەگەر هاتو ئاستی مەلەوانیان باش نەبوو با پەنانە بە مەوەستی ئەنجامدانی مەلەوانی چونکە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لێژی و لێلی و قوڵایی و شەپۆڵی زۆری تێدایە شوێنی سەختی زۆری تێدایە هەندێک ڕووبار هەیە شیاونین لە بۆ مەلەوانی کردن و داوا لە گەشتیارە بەڕێزەکان دەکەین چاودێری ورد لەسەر بەتایبەت دایک و باوکان چاودێری ورد لەسەر مناڵەکانیان دابنێن کاتێککە لە نزیک کەناری ڕووبارێک یاخود لە سەر و چاوە ئاویەکان کە دائەنیشن و زۆر جار هەبووە ئەو ساڵە تۆمار کرایەوە ساڵانی ڕابردوش بەداخەوە ڕێژەی خنکان تۆمار کرایە ئەو ساڵش کە منداڵ لە ڕووبارەکان و لە ئەنجامی ئیهمالی دایک و باوک لە نزیک ئەو ڕووبارێکە منداڵەکە ئیهمال کردێت چوتە سەر ڕووبار و کەوتێتەنەوە ڕووبار و دووچاری خنکان بۆ پاشان دایکەکە یاخود باوکەکە ویستی ڕزگاری بکە ئەویش دووچاری خنکان بووە کە لە ساڵانی ڕابردوو لەو ساڵش کە بەداخەوە لەو حاڵەتانە هەبووە ئێمە لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران تابلۆی ئاگاداریمانداناوە لە نزیک ئەو ڕووبارانەی کە شیاونین لە بۆ مەلەوانی کردن داوایان لێ دەکەین کەوا پابەندی ڕێنمایەکانی بەرگری شارستانی و پابەندی ئەو ڕێنمایانە بن کە بەشت زمانەکانی کوردی و ئینگلیزی و عەرەبی لەو شوێنانە دامانناوە بەڵام دەبینین بەداخەوە بەشێک لە گەشتیاران پێوە پابەند نابن بە جۆرێک کە ڕووداو هەبوویە هەر لەم ساڵە لە نزیک ئەو تابلۆی کە ئێمە هەڵمان واسی بوو لە چوو بە خوارەوە و لە شاخەکە چوو بە خوارەوە چوو بە سەر ڕووبار و مەلەوانی کردبوو لە ئەنجام دووچاری خنکان هاتبوو. بەداخەوە ئەم ساڵ لە وەرزی گەشتیاری چەندین حاڵەتی خنکان لە زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان ڕوویان داوە ئەمەش لە ئەنجامی نەشارەزایی ئەم گەشتیارانەیەکەوە سەردانی شوێنێکەکەن شارەزای تەواویان لەسەر جوگرافیا و لەسەر تیژڕۆی ئاوەکانی ئەم شوێناننی ئەمەش کارەساتی لێ دروستدەوێت بۆیە ڕێنماییمان وایەکەوە بۆ هەموو ئەو گەشتیارانێکەوە سەردانی هەر سنووری هەر شوێنێکی گەشتیارێکن کە ڕەچاوی جوگرافیای ئەم شوێنە بکەن چونکە هەموو شوێنێکی مەلەکردنیە و لە زۆربەی شوێنیش یعنی قطعا هەڵواسراوە بەرگری شارستانی چەندین ڕێنمایی دەرکردو لەم شوێنێکەوە مەلەکردن تێدا قەدەغەیە من بەڕاستی قطعام دیتووە قطعا لێ درراوە خەڵکی لەوێ مەلەی کردووە دی کارەسات لەم شتانە دروستە بێ بۆی داواکارن ئەو شوێنانێکەوە شارەزانین پرسیار بکەن یاخود مەلە لە هەموو شوێنێک نەکەن وەگەر حەزیان لە مەلە بێت ئێمە شوێنی زۆر باشی مەلەکردنمان هەیە هەم لە مەزبەح و لە شوێنی دیاریکراو بە مەلەکردن لە هەموو بۆنەوە مناسبات دەکەم بۆ نمونە لە بێخاڵ لە هەموو جێژنەوە بۆنەکان ئێمە تیمێکی غەواس لە بێخاڵ ئامادە ئەبێتن ئەو شوێنانێکەوە ڕێژێکی زۆری گەشتیار سەردانێکاتن بەڵام ئێرە سنوورێکی زۆری ڕووباری لێە ناکرێ ینی هەر شوێنە و تیمێکی بۆ دابنرێت لەوانەیە و عەدەدەی کارمەندیش بەرگری شارستانی نەیبێ شوێنەکە زۆر بەرفراوانە بەڵام ئەو شوێنانێک کە پێویستن بەتاکید تیمی باشی لێە و داواری خەڵکی وەچوونەوە ینی خەڵکیان ڕزگار کردووە. What?